سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین لە هەرکوێیەکان ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ یەکشەممە 26 خەرمانانی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ هەفتەی سپتامبری 2023 داینێ لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕێی چەند هەواڵ. درێژەی ناڕزایەتیەکان لەسەر ڕۆژی شۆڕشی ژینە لە سەرانسەر ئێران، دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شاری خوڕوا، بانکشتی مێرمەنداڵێکی تەمەن 16 ساڵ بۆ ئیجارە دەسەڵاتی مەریوان، مانگرتنی 13 بەندکراوی سیاسی لە زیندانی قزڵحەسار، دەست بەسەرکردنی 15 کەس لە شاری دەهدەشت، خانشینکردنی ئەجباری شاراکێکی سنفی لە پارێزگای ئەلبۆرز و خۆپیشاندانی ئێرانیانی ئازادی خواز لە چەند وڵاتی جیهان. درێژەی هەواڵەکان. درێژەی ناڕزایەتیەکان لە ساڕۆژی شۆڕشی ژینە لە سەرانسەری ئێران. شەوی شەممە 25 خەرمانان و هاوکات لەگەڵ ساڕۆژی گیانبەخشکردنی ژینە ئامینی و دەستپێکی شۆڕشی ژن ئازادی، خەڵکی شۆڕشگەر لە زۆربەی شارەکان ئێران وێڕای کەشوهەوای ئەمنیەتی زاڵکراو بەسەر شارەکاندا دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بەپێ ئەو هەواڵانەی بەدەستمان گەیشتووە، کچان و کوڕانی ئازادی خواز و بەرابەری تەڵاب لە شارەکانی سنە، مەهاباد، بۆکان، کرماشان، مەریوان، ئیلام، ئابدانان، ورمێ، شنۆ و پیرانشار تا درەنگانی شەو لەسەر شەقام بوون و بەداخستنی شەقامەکانە لەگەڵ هێزەکانی ڕژیم بەرەو ڕووبوونەوە. بە پێدوای زانیاری چەند هاوڵاتی لە شارەکانی کرماشان، سنە و مەهاباد بە چەقەی ڕاستەوخۆ بریندار کراون. لەلایەکی دیکەوە خەڵکی ئازادی خواز لە شارەکانی ڕەشت، ئەراک، جوونەقان، نورابادی مەمەسەنی، خوڕەماوە، مەشهەد، زاهێدان و چەند شاری دیکە بە دروشمی مەرگ بۆ دیکتاتۆر و ئەمساڵ ساڵی خوێنە سەی عەلی سەرنگونە ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. دەست بەسەرکردی دوو هاوڵاتی لە شاری خوڕوا. ڕۆژی شەممە 25 خەرمانان دوو هاوڵاتی بەناوەکانی مێهران کوهی و ئومێد خوسرەوی لەلایەن هێزەکانی سوپای پاسدارانی خوڕوا دەست بەسەرکران. بە پێزانیاریەکان هێزەکانی دەسەڵاتی سوپای پاسداران بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوێتە سەر ماڵی مێهران کوهی و ئومێد خوسرەوی و ئەو دوولاوەیان بە لێدان و ئازار دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوێتەوە. بانکشتی مێرمەنداڵێکی تەمەن 16 ساڵ بۆ ئیتلاعاتی مەریوان. ڕۆژی شەممە 25 خەرمانان ڕۆژان مەلەکی تەمەن 16 ساڵ خەڵکی گوندی تەنگی سەر و دانیشتووی شاری مەریوان بانکشتی دایرەی ئیتلاعاتی ئەم شارەکرا. بە وتەی سەرچاوێکی ئاگادار، هێز ئەمنیەکانی شاری مەریوان بەهۆی نووسینی دروشم ڕۆژان مەلەکیان بانکەش کردووە. ناوبراو دوای دوو کاتژمێر لێپرسینەوە و هەڕەشەی توندی هێزەمنیەکان ئازاد کراوە. مانگرتنی 13 بەندکراوی سیاسی لە زیندانی قزڵحەسار. ڕۆژی شەممە 25 خەرمانان 13 بەندکراو لە زیندانی قزڵحەساری کەرەج بە مەبەستی پشتیوانی لە شۆڕشی ژینە بۆ ماوەی 3 ڕۆژ دەستیاندایە مانگرتن لە خواردن. ناسناوی ئەو 13 بەندکراوە بریتیە لە سەعید ماسووری، جەعفەر ئیبراهیمی، کامیار فەکوور، لوقمان ئەمینپور، ئەفشین بایمانی، سپهر ئیمام جومعە، زەردەشت ئەحمەدی ڕاغب، محەممەد شافعی، سامان سەیدی یاسین، حەمزە سەواری، ئەحمەد ڕەزا حائری، ڕەزا سەلمانزادە و مەسعود ڕەزا ئیبراهیمی نەژاد. شاینی باسەکە ئەو 13 بەندکراوە ڕۆژی 12 خەرمانانی ئەمساڵ لە زیندانی ئێڤینەوە بۆ زیندانی قزڵحەسار ڕاگوێزرابوون و لە ئیمکاناتی ڕفاهی و دەرمانی بێبەشکراون. دەست بەسەرکردنی 15 کەس لە شاری دەهدەشت. شەوی شەممە 25 خەرمانان 15 خۆپیشاندەری خەڵکی شاری دەهدەشتی سەر بە پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکران. بە وتەی بەرپرسانی دەوڵەتی لە پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری 13 پیا و 2 ژن لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکراون. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان چەند کەس بە فیشەکی ساچمەی بریندار بوون
لە هەواڵێکی دیکەدا هانیە تەوەسۆلی ئەکسەری سینەمای ئێران و یاشار تەبریزی چالاکی مەدەنی و حەیدەر سەفدەری چالاکی سنفی خەڵکی خۆراسانی شۆمالی لەلایەن حکوومەتەوە ڕەفێنراون و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسیان لە بەردەستانە. خانەنشینکردنی ئەجباری چالاکێکی سنفی لە پارێزگای ئەلبۆرز. بەپێی راپۆرتی شۆرای سنفی فەرهەنگیانی ئێران، عەلیڕەزا عەزیمی ئەنجامی کانونی سنفی فەرهەنگیانی ئەلبۆرز لەلایەن ناوەندی بەرەنگاربوونەوەی هەڵە ئێزاریەکانی ئاموزش و پەروەرش بە ئێجبار خانەنشین کراوە. عەلیڕەزا عەزیمی ئەنجامی دەستەی بەڕێوەبەرایەتی کانونی سنفی فەرهەنگیانی ئەلبۆرز بە بیانووی بەشداری لە ناڕزایەتی معەلیمان لە ساڵی ڕابردوودا با خانەنشینی ئەجباری و کەمکردنەوەی پلەی ڕیزبەندی و هەغدەست محکوم کراوە. جێگەی ئاماژەیە لە ماوەی یەک مانگی ڕابردوودا چەندین چالاکی سنفی فەرهەنگیان ئێران لەلایەن حکوومەتەوە لەسەر کار دوورخراون و ژمارەیەکیان ناچار بە خانەنشینی زۆرە ملێکراون. خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخواز لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی شەمە 25 خەرمانان و هاوکات لەگەڵ ساڕۆژی شۆڕشی جینا ئێرانیانی ئازادیخواز لە چەندین وڵاتی جیهانێ دەست بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادیخواز لە وڵاتەکانی ئۆتریش، هۆلەند، دانمارک، ئەمریکا، سوید، نۆروێژ، ئیتالیا، ئوسترالیا، بریتانیا، ئاڵمان، کەنەدا، فینلاند، فەرەنسا، ئیسپانیا، بێلژیک و چەند وڵاتی دیکە دژ بە ڕژیمی سەرکوزگەری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بە پێزانیاریەکان لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێرانیش لەو ناڕزایەتیانە بەشداری بەرینیان بووە و داوایان لە کۆمەڵگای نێودەوڵەتی و ناوەندەکانی مافی مرۆڤ کردووە کە بەرپرسانی تاوانباری کۆماری ئیسلامی محاکمە بکرێن و سوپای پاسداران بخرێتە نێو لیستی تێرۆریسمی نێودەوڵەتیەوە. ناڕزایەتی خوێندکارانی کوێیت دژ بە جیاکردنەوەی ڕەگەزی. هاوکات لەگەڵ دەستپێکی ساڵی نوێ خوێندن لە وڵاتی کوێیت ڕۆژی شەمە 25 خەرمانان خوێندکارانی زانکۆ و قسابخانەکانی ئەو وڵاتە دژ بە بڕیاری دەوڵەت بۆ جیاکردنەوەی ژوورەکانی وسنەوەی وانەی کوڕان و کچان ناڕزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتی عەرەب نیوز بە دوای ڕێکەوتنی نێوان وەزارەتی ئاموزش و پەروەرش و ناوەندی ئیشاعەی شەرعی ئیسلام لە کوێیت بڕیارێک بۆ زانکۆ و قسابخانەکان دەرچووەکە لە ساڵی تازەی خوێندندا هەموو ژوورەکانی وسنەوەی وانە لە ناوەندەکانی پەروەردە، تاقیگەکان، کتێبخانە و ناوەندە ڕەفاهیەکان ئەبێ یاسای جیاکردنەوەی ڕەگەزی جێبەجێ بکەن. بە پێزانیاریەکان سەرەڕای خوێندکاران بەشێک لە نوێنەرانی مەجلیسی وڵاتەش بڕیارەکەی دەوڵەتیان پێچەوانە یاسای پەروەردەی پەسەندکراوی ساڵی 1994 زانی و لە ئاس ئەو بڕیارە ناڕزایەتیان دەربڕی. دووە هەواڵ مانگرتنی کرێکارانی سێ کارخانەی گەورەی بەرهەمهێنانی ئۆتۆمۆبیل لە ئەمریکا. ڕۆژی شەمە 25 خەرمانانی 1402 سێ کۆمپانیای گەورەی بەرهەمهێنانی ئۆتۆمۆبیلی ئەمریکا لەوانە فۆرد، کرایسلەر و جەنێرال مۆتۆرز لە ناڕزایەتی بە کامیاسی هەغدەست دەستیان لە کارکێشایەوە و لە شارە سەرعەتیەکانی ئەو وڵاتە خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان بێرنی سێندەرز بەربژێری سۆسیالیستی سەرۆکۆماری دەرەوەی پێشوو و سێناتۆری ئەمریکی بە لەبەرکردنی جلی کرێکاران لە خۆپیشاندانەکاندا بەشدار بووە و ڕایگەیاند ئەم مانگرتن و کۆبوونەوە دژ بە زیادەڕەوەی کۆمپانیەکانە و ئەبێ یاسای دژە کرێکاری لەم وڵاتە وەلا بنرێت. لە ڕاوتی ئەو ناڕزایەتیانەدا بەلانی کەم 12,000 کرێکار بەشدار بوون و کرێکاران لە ویلایەتەکانی دیترۆیت، میسۆری، میشیگان و ئۆهایۆ هاوکات مانگرتنی گشتیان بەڕێوە بردووە. بەهێزی مانگرتنەکە تا ئەو ڕادەیە بووەکە دەوڵەتی بایدن ناچارکراوە گروپێکی دانوستانکار بۆ وتوێژ لەگەڵ نوێنەرانی کرێکاران بۆ ئەو چەند ئەیالەتە هەناردە بکات. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد بن.